پاژەوەی چەند مانگێک لەمەوە پێش بەرزبوونەوەی نرخی زێر لەسەر ئاستی جیهان ژمارەیەکی پیاوانەیی تۆمار کرد، بەڵام ئێستا بەهۆی بڕیاری سەرۆکی ئەمریکا بۆ بەرزکردنەوەی ئاستی قەرزەکان و گەشەی ئابووری نرخەکەی دابەزیوە. دابەزینەکە هێشتا کاریگەری ئەو تۆی نەکردووە و نەبووە پاڵنەرێک بۆ ئەوەی هاوڵاتیان خواستی کڕینی زێڕیان هەبێت. هەستەکەی خەڵک هاتۆتە بازاڕەوە، بەڵام زیاتر پرسەکە ئەکەن ئاڵتون گران بووە دابەزیوە چۆنە چۆن نییە، ئەوە زیاتر هەیە وەک لەوەی فرۆشتن. دابەزینی نرخی زێر بە چەندین هۆکاری جیۆسیاسی و ئابووریەکانی سەر ئاستی جیهانە کە پێویستی بە شڕۆڤەی پسپۆڕانی ئابووری هەیە و ئەوان دەتوانن هۆکارەکانی دابەزینی نرخی زێر بخەنە ڕوو. بەشیکردنەوەی پسپۆڕانی ئابووری ئەگەر بەهای دۆلار جێگیر بێت لە مامەڵە جیهانیەکان کەمتر پشت بە ئاڵتون دەبەسترێت کە ئەمەش هۆکارە بۆ دابەزینی نرخەکەی. چەند نرخی دۆلار جێگیر بێ ئەوەندە خەڵک ڕووناکە لە کڕینی ئاڵتون و زێڕە و بابەتانە و ئەوش بەتەکیت سێگۆشەی دۆلار و نەوت و ئەین بەڕاستی زێر ئەمانە سێگۆشەیەکی هەمیشەیین کە ئابووری جیهان پابند دەبێ بە جوڵەی ئەم سێ بابڵێن شمەکە کە هەندێک جار پێچەوانە یەکتری ئەجوڵێن و کاریگەریانە بێ لەسەر ئاستی ئابووری جیهان بەگشت. لە بازاڕەکاندا ئێستا نرخی یەک مسقال ئاڵتوونی عیارە 24 بە 475,000 دینار و عیارە 22 بە 435,000 و عیارە 21 بە 420,000 و عیارە 18 بە 355,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. هاوژین جەمال، کوردستان 24، سلێمانی.